الحمد لله وكفى والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا. بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەک. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا جارێکی تر و لە تیشکێکی تردا و لە بەرنامەیەکی تر لە چەند خولەکێکی تردا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هیوادارم بتوانم لەو چەند خولەکەدا چەند سوودێک سەرەتا بە خۆم و بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەینم. خۆشەویستانم، ئەم جارەشیان وەکو چەند ئەڵقەیەکی پێشووتر تیشک دەخەینە سەر چەند ئامۆژگاریەک بۆ گەنجانی بەڕێز و خۆشەویست کە سیلسیلەیەکە و چەند ئەڵقەیەکە چەند ئامۆژگاریەک پێشکەشی گەنجان دەکەین. گەنجانی بەڕێز و خۆشەویست، ئەو ئامۆژگاریانەی کە ئەم جارەش بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەڵمان بژاردوون، ئەم جارە زیاتر پەیوەندی بە بەینی گەنجان و بە بەینی لەگەڵ دایک و باوکە. ئامۆژگاریەکانمان زیاتر لەو بابەیە و ڕوو لەو ڕوەوەیە. گەنجی بەڕێز و خۆشەویست، ئامۆژگاری یەکەممان بەوە دەست پێ دەکەین: هەشیار بە، ئاگادار بە دڵی دایک و باوکت نەڕەنجێنی، ئازاری دڵی دایک و باوکت نەدەی. ئازاردانی دڵی دایک و باوک بەڕاستی گوناه و تاوانێکی گەورەیە. ئاگادار بە هیچ شێوازێک وانەکەی کە دڵیان بڕەنجێتن، چونکە ئەوانە لە هەموو کەس ئەولاترن کە تۆ هاوڕێیان بی، تۆ لێیان نزیک بی، تۆ لەگەڵیان بە خۆشەویستیەوە مامەڵە بکەی. بۆیە تەنانەت وەکو قورئانی پیرۆز دەفەرمێتن فەلا تەقل لەهما ئوفین، تەنانەت وشەی ئۆفیش کە دەزانی دڵیان دەڕەنجێنیتن نابی بەرامبەر دایک و باوک بەکاری بینی. ئەگەر یەکێک لە دایک و باوک چ دایک چ باوک ئەگەر هاتو تۆزێک لێت عاجز بوون، لێت تووڕە بوون، هەوڵدا ڕانەوەستی هەتاکو ڕازیان دەکەی، هەتاکو دڵیان چاک دەکەیەوە، دەبی هەوڵدەی هەمیشە دڵی دایک و باوکت چاک بکەیەوە و لێت تووڕە نەبن. گەنجی بەڕێز و خۆشەویست، ئەوە بزانە کە تۆ خۆت و هەروەها ماڵیشت ئی باوکتە. ئیدی ڕەزیل مەبە بەو ماڵەی کە خوای پەروەردگار پێی بەخشیوی بەرامبەر دایک و باوکت. چاکە پێویستە مرۆڤ سەرەتا لەگەڵ دایک و باوکی بکە. ئیتر تۆ خۆت و ماڵیشت، سەروەت و سامانیشت هەمووت ئی باوکتە، کەواتە چاکە لەگەڵ دایک و باوک بکە. لە سەروەت و سامان ئەگەر تۆ گەنجێکی و پارەت هەیە و دەوڵەمەندی و دایک و باوکت لەو سات و کاتەدا فەقیرن، پارەیان نییە، ماڵیان نییە، پێویستە لەسەر تۆ کە هاوکاریان بکەی، کە پێیان ببەخشی. چونکە وەکو گوتم تۆ خۆت و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئەنتە ومالوکە لیئەبیک، تۆ خۆت و ماڵیشت و سەروەت و سامانیشت هی باوکتە. کەواتە هیچ منەتی تێدا نییە کاتێک کە تۆ بە دایک و باوک ببەخشی. بۆیە هەوڵدا پێیان ببەخشە، لەگەڵیان چاک بە، دڵیان ڕازیکە، دڵیان نەڕەنجێنی. و هەوڵدا گەنجی بەڕێز، دایکت پێش بێخی لە چاکەکردن، لە ڕێزگرتنی، لە سیلەی ڕەحم لەگەڵی. چونکە و هەوڵدە بە هیچ شێوازێک دایکت لێت تووڕە نەبێتن، چونکە تۆ دەزانی بەهەشت لەژێر پێی دایکدایە، بەهەشت لەژێر پێی دایکدایە. کەواتە هەوڵدە دایکت ڕازیکە بۆ ئەوەی بەهەشتت مسۆگەر بێتن. بەڵام خوا نەخواستە ئەگەر دایکت لێت تووڕە بێت، ئەگەر دڵی دایک بڕەنجێنی، ئەوە دڵنیا بە بەهەشت بە چاوەکانت نابینی. بۆیە دەبێت دڵی دایک پێش هەموو شتێک ڕازی بکەی. دایک وەکو گوتمان دەبێت تەقدیم بکرێتن پێش باوک. چاکەکردن سەرەتا لەگەڵ دایک، اینجا باوک لەگەڵ هەردووچیان وەکو گوتمان، بەڵام دایک ئەولاترە کە ئینسان چاکەی لەگەڵ بکاتن. هەروەها گەنجی بەڕێز و خۆشەویست، لەگەڵ خزم و کەسەکانی تریشت هەوڵدە سیلەی ڕەحم جێبەجێ بکە. لەگەڵ ئەو خزمانەت شت کە پەیوەندی خزمایەتیان پچڕاندووە، هەوڵدە پەیوەندیەکانت تونند و تۆڵکە لەگەڵیان، سەردانیان بکە، لێیان نزیک بێرەوە. بەردەوام پەیوەندی خزمایەتی هەوڵدە نەپچڕێنی، هەوڵدە ئەوانەی دەشپچڕێنن تۆ چاچی بکەیەوە، تۆ ئیسلاحی بکەی، لەگەڵیان بی. بە تایبەتی نزیکەکانت، خزمەکانت هەوڵدە چاکەیان لەگەڵ بکە. چاکە و چاکە خوازی با دروشمی تۆ بێتن هەمیشە لەگەڵ خزم و کەسەکانتدا و سیلەی ڕەحم بە پەیوەندی خزمەتی تۆ کەسێک بێ ناوبانگت دەرکرد بێ. گەنجی بەڕێزم، ئەگەر هاتو خلافاتێک ناکۆچیەک لە نێوان
عائلەی ئێوەدا لە نێوان خزم و کەسانی ئێوەدا ڕوویدا تۆ هەوڵدا پێشەنگ بی دەست پێشخەر بی کە ئەو پەیوەندیانە چاک بکەیەوە لە نێوان خزم و کەس و ئەقریبا و نێزیکەکانی خۆتدا. تۆ هەمیشە کەسێکی مصلح و چاکە خواز بی، پەیوەندیەکان چاک بکەیەوە، چونکە بەڕاستی چاککردنی نێوانی خەڵکی و بە تایبەتیش خزمان لە گەورەترینی حەسەنات و چاکەکانە. بۆیە ئەو حەسەناتانە، ئەو چاکانە، ئەو خێرانە هیچ کاتێک لە دەستی خۆت نەدەی و تۆ پێویستە هەمیشە مرۆڤێکی چاکە خوازبی. چاکە خوازی دەبێت دروشمی تۆ بێتن. سەرەتا وەکو گوتم لەگەڵ دایک و باوک، اینجا لەگەڵ خزم و کەس و کار و پاشانیش ئەگەر وابووی بێگومان بکە ئیتر دروشمی تۆ دەبێتە چاکە خوازی و سوودت بۆ هەموو کۆمەلگا دەبێت و کۆمەلگاش هەمیشە حەساوە دەبێتن لە ژێرسایەی گەنجانی وەکو ئێوەی بەڕێز و خۆشەویستدا. گەنجانی بەڕێز ئەم جارەش لێرە گەیشتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر و جارێکی تر بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە. خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.